مامۆستا چاودێرەکانیش بۆیان نییە موبایل بەرنەهۆڵەکانی تاقیکردنەوە. ئەمە بڕیاری وەزارەتی پەروەردە و 6 ڕۆژی دیکە یەکەم تاقیکردنەوەی پۆلی 12 ئامادەی دەست پێ ئەکات. ڕۆژی حەق و حسابی خوێندکارانە. ئامادەکاریەکانیش نزیکن لە کۆتایی. ئەو خوێندکارانەی بە درێژایی ئەمساڵ خوێندیان و ماندوو بوون ڕۆژی یەکشەممە و چوارشەممە سنەبەردەم پەڕەی سۆما و وەڵامی پرسیارەکان ئەدەنەوە. وەزارەتی پەروەردان بەیانیا ڕێکاری نوێی دەرکردووە وەڵێ سەرپەرشتیار بەڕێوەبەر و چاودێری هۆڵەکان بە هیچ زۆرێک نابێت موبایل بەرنەناو هۆڵەکانی تاقیکردنەوە و دەبێت مامۆسای چاودێر و بەڕێوەبەری هۆڵ و یاریدەدەر دڵنیا ببنەوە کە پرسیارەکان و پەڕەی سۆما هەردووچی لە خوێندکار وەرگیراوەتەوە. بە پێچەوانەوە نمرەی بۆ حساب ناکرێ. نووسراوەکە حوت ڕێنمایی تێدایە داواشی کردووە پشکنین بۆ خوێندکاران ئەنجام بدرێت پێش چوونە ژوورەوە بۆ هۆڵی تاقیکردنەوە. هەموو جۆرە ئامێرێکی ئەلکترۆنی زیرەک، کاتژمێری زیرەک، هەروەها موبایلیش قەدەغەیە.